بەڵێ لێرەوە خاڵی یەکەممان بڵێن منداڵ دەبێت 8:30 بۆ 9 شەو بخەوێت. بۆچی 8:30 بۆ 9؟ بۆچی ئەو کاتە گرنگە بخەوێت؟ ئەو کاتە گرنگە لەبەر ئەوەی کە شەو هەروەکو کە خوا دایناوە زانستیش گەیشتۆتە کۆتا ئاسی ئەوەی کە ئەو کاتەی 8:30 بۆ 9 یاخود پێشتر و کەمێک دواتر گرنجەکەی لەوەدا کە کۆمەڵێک مادە و هۆرمۆنی ناوەوەی لەش هەیە بە شێوەی ترپە یاخود دەردانی زۆر دەردەدرێت. لەو کاتێک کە منداڵ خەوتە بێت بۆ نمونە تاوەکو دەگاتە کاتژمێر یەکی شەو ئەو هۆرمۆنانە دەردەدرێن و چالاکن. ئەو سوودە گرنگانەی کە لەو هۆرمۆنانەشدایە پەیوەندی بە هەموو جەستە و لەشەوە هەیە. ئەو سوودە گرنگانەی کە لە زوو خەوتنی منداڵدا دەبیندرێ و وای کرد کە ئێمە ئەو هەڵمەتە ڕابگەێنین چەند خاڵەکە. یەک لەوانە بریتیە لە گەشەیەکی تەندروست. ڕاستەوخۆ زوو خەوتنی منداڵ پەیوەندی بە گەشەی تەندروستەوە هەیە. گەشەی تەندروست لە ڕووی کێشەوە لە ڕووی باڵاوە کە بەڕاستی سەبوتە مەترسیی زۆر گەورە لەسەر هەموو کۆمەلگا کە دەتوانین بڵین منداڵەکانمان باڵان بەرەو بەرزی ناچێت یاخود باڵان تا ڕادەیەک لە ئاسی ئاسایی و ئاسی پێویست کورتترا. ئەو هۆرمۆنی کە بەرپرسە لە گەشەی تەندروست، ئەو هۆرمۆنی کە بەرپرسە لە بەتایبەتی باڵای منداڵ لە کاتژمێر 8:30 بۆ 9 تا ئەو کاتژمێر یەک زۆر چالاکە. کەواتە بۆ گەشەیەکی تەندروست چ لە ڕووی کێش، چ لە ڕووی باڵات، چ لە ڕووی هەموو تەوەرەکانی تری گەشەی منداڵ پێویستە منداڵ سەر لە ئێوارە بخەوێت. خاڵی یەکەم و خاڵی زۆر گرنگی جیاکەرەوە بۆ ئەوەی کەوە هەوڵ بدەین منداڵ زوو بخەوێت تاوەکو هەم دایک و باوکەکە دوا ڕۆژ و کاتێکە منداڵەکە دەگاتە تەمەنی هەرزەکاری تووشی کێشە و گرفت نەبێت هەم بۆ ئەوی کەەوە منداڵەکە بە شێوەیەکی تەندروست و بە گەشەیەکی تەواو بێتە سەر هێڵ و لە ژیان بەردەوام بێت. خاڵش ترمان ئەوەیە کە بەرگری لەشی منداڵ زۆر بەهێز دەکات واتە دژی نەخۆشیەکان دەیپارێزێت. بۆ نەخۆشیەکانی دڵ و بۆ نەخۆشیەکانی خوێن باشترین پارێزەرە وا دەکات کە منداڵ بە هەموو شێوەیەک لەو نەخۆشیانە دوور بێت. خاڵش ترمان ئەوەیە کە هاوسەنجی لە شڕێک دەخات لەوەی کە دیاردەیەکی مەترسیدار کە ئێستا پەیدا بۆ لە ساڵەکانی هەفتاوە تاوەکو ئێستا ئەو سەردەمەی ئێستامان ڕێژەی سێ هێندە زیادی کردووە بریتیە لە قەڵەوی. ڕێژەی قەڵەوی لە هەموو جیهاندا بەڕاستی بەرەو بەرزبوونەوە و زیادبوونە بە تایبەت لە منداڵاندا زوو خەوتنی منداڵ باشترین پارێزەرە بۆ ئەوەی کەەوە ئەو منداڵە بپارێزێت لە قەڵەوبوون و کێشێکی هاوسنگ بۆ منداڵەکە دابین دەکات و ڕای دەگرێت. خاڵش ترمان ئەوەیە کە منداڵەکە لە دوا ڕۆژدا دەپارێزێت لە کۆمەڵێک نەخۆشی بربڵاوی ناو کۆمەلگەکەمان کە بریتیە لە نەخۆشی درێژخانەکانی وەکو نەخۆشی شەکرە، نەخۆشی بەرزی پەستانی خوێن، کۆمەڵی کێشەی تر کە ڕوبەڕووی هەموو کۆمەلگا دەبێتەوە ئەوە بەڕاستی دەکرێت لە ڕێگەی زوونوستنی منداڵەوە لە سەردەمەکانی سەرەتای ژیانەوە بەرگری لێ بکرێت. خاڵش تری زۆر گرنگ هەیە لە زوونوستندا ئەوەیە کە چالاکی ڕۆژانە زۆر بە شێوەیەکی باشتر جێبەجێ دەکرێت لەلایانی منداڵەوە لە قوتابخانە، لە دەرەوەی قوتابخانە، لە کاتی ئەنجامدانی چالاکیەکانی ڕۆژانە منداڵ زۆر بە توانایەکی باشتر و وزەیەکی بەهێزترەوە دەتوانێت کە چالاکیەکان و کار و کردەوەکانی باشتر ئەنجامدات. خاڵش تری زۆر گرنگ هەیە کە وابەستەی ڕاستەوخۆ بە زوونوستنەوە ئەوەیە چالاکیەکانی مێشک لە ڕۆژدا زۆر بەهێز و زۆر چالاکن. واتە ئەو چالاکیانی مێشک لە منداڵێکدا کە شەو زوو نووس بێت بە بەراورد لەگەڵ منداڵێک کە شەو درەنگ نووس بێت زۆر جیاوازە. مێشکی ئەو منداڵە بەهێزە و بە شێوەیەکی تەواو کار دەکات چالاکیەکانی زۆر بە تەواوی و لەسەر ڕێڕەوێک کە پێویستە بۆ کاری ڕۆژانە ئەو چالاکیانە ئەنجام دەدات. جگەلەوە زوونوستنی منداڵ وا دەکات کە منداڵەکە لە کۆمەڵێک کێشە و گرفتی تر کە ئێستا بەڕاستی بەداخەوە خێزانەکانمان هەموو پێوەی دەناڵێن دوور بێت. ئەویش بریتیە لە تووڕەبوون، هەڵچوون، بێزاری، ناڕەحەتی منداڵ، هەموو ئەوانە وابەستەیە بە زووخەوتنی منداڵەوە بۆ ئەوی کەوا منداڵەکە دوور بێت لەو کێشە و گرفتانە لە هەڵچوون و تووڕەبوون لە بەجێنەکردنی فەرمانەکان. زۆر جار هەیە دایەکی یان باوەک دێت دەڵێت دکتۆر هیچ منداڵەکەمان بە جۆمان ناکە. یەکەم پرسیارکە لێ دەپرسی منداڵەکە کاتژمێر چەند دەخەوێت؟ دەڵێ وەڵا کاتژمێر یەکی شەو دەخەوێت.
ئێستا وەڵامدانەوەی ئەو پرسیارە یاخود ئەو داوای دایک و باوک ئەوەیە کە منداڵەکان زوو بخوێنن بۆ ئەوی کەوا دوور بێت لە هەموو ئەو کێشە و گرفتانەی کە ڕۆبەڕووی منداڵ دەبێتەوە. ئەوە بریتە لە چەند سوودێکی گرنگ کە لە زووخەوتن هەیە. خاڵێکی تر هەیە ببوورە خاتون، خاڵێکی تر هەیە خاڵێکی تر هەیە ئەوەیە کە بڕاستی لێکۆڵنەوەیەک مەیدانی لە وڵاتی سویسرا ئەنجام درراوە. ئەو منداڵانەی کە درەنگ دەخەون واتە زووخەوتن پێچەوانەی ئەوەیە ئەو بەشەی مێشک کە بەرپرسی هۆش و عەقلە کە ئەو بەڕاستی توان بڵێم مەترسیدار و تۆقێنەرە لەسەر هەموو کۆمەڵگا. ئەو منداڵانەی کە درەنگ دەخەون ئەو خانانەی کە بەرپرسن لە عەقل و هۆشی منداڵەکە تووشی لە ناوچوون دەبن. کەواتە زووخەوتنی منداڵ باشترین پارێزەرە، باشترین بەهێزکەرە بۆ عەقل و هۆش و بیری منداڵ کە ئەوە دەتوانین بڵێین دواڕۆژی کۆمەلگا ڕاستەوخۆ بەو خەڵە بەسراوەتەوە. چونکە بەهێز نەبوونی عەقڵ یاخود لاوازبوون و لە دەستچوونی هۆش و بیر دەکرێت کۆمەلگە بە تەواوی بخاتە مەترسیەوە بە تایبەت لە ڕێی نەوەی دواڕۆژ کە منداڵە کە هەمومان دەزانین منداڵ بەیانی و دوو بەیانی ژیانی کۆمەلگە و ژیانی ئێمە دەخاتە دەستی خۆیەوە. لەبەرەوە بۆ پاراستنی هەموو لایەنەکانی ژیان بەڕاستی پێویستە دایک و باوک، خێزان، بەرپرسان، وەزارەتەکان، حکوومەت، هەموو لایەک بە هەمومان بۆ نمونە پشتگیری لەو هەڵمەتە بکەین بۆ ئەوەی کەوا زوونووسنی منداڵ یاخود زووخەوتنی منداڵ بکەینە بەرنامەیەک کە خێزانەکان و تاکەکانی کۆمەلگا بە هەموو شێوەیەک هەڵ لەگەڵ بدەن و